کە ئەم ڕێگایە لەژێر کارکردندایە و ئاگدار بە. سێ ئاگداری گرنگ بۆ تۆی شۆفێر. ئاگداری یەکەم ئەوەیە ئاگدار بە کار ڕێگای شاخی هەیبەتسوڵتان بۆی داڕمانی شاخەکەیەوە بە تەواوەتی داخراوە. ئاگداری دووەم ئەوەیە 20 ساڵە تونێڵی هەیبەتسوڵتان بڕیاری دروستکردنی هەیە و تا ئەم ساتەش لە قۆناغی دیزاینکردندایە. ئاگداری سێمیش ئەوەیە کە ئەم ڕێگایە لەژێر کارکردندایە و ئاگدار بە. ئەم ڕێگایە ڕێگای نێوان میرسەید حەمامۆکە کە 15 ساڵە بڕیاری قیرتاوکردنی ئەم ڕێگایە هەیە و لە دەی ساڵی 2024 بە فەرمی لەلایەن وەزیری ئاوەدانکردنەوەی حکومەتی هەرێمی کوردستانەوە بەردی بناغی ئەم ڕێگایە دانرات کە خۆی دەبینێتەوە لە چاکردن و قیرتاوکردنی ڕێگاکە کە قەزای کۆیە بە دەڤەری ڕاپەڕین و دۆڵی سماقوڵی دەبەستێتەوە و لەو کاتەدا نزیکەی 4 ملیار دیناری بۆ تەرخان کرابوو. لە ئێستا داگوژمەی پارەکە بەرزکراوەوە بۆ 16 ملیار دینار و تا ئێستا تەنیا سەداچلی کارەکانی لە قۆناغی یەکەمی تەواو بۆ و قۆناغی دووەمیشی دەست بە کارکردن هەر نەکراوە. ئێمە لەگەڵ کۆسار حەمەد بڕەوەی ئاوەدانکردنەوەی کۆیە گفتوگۆمان کرد ئەو پێڕاگەاندین کارەکانی ڕێگای میرسەید دیار نییە کە کەی تەواو دەبێت بەهۆی ئەوەی کە بڕێنێکی زۆری تێدایە و کارکردن تێدا قورس و زەحمەتە بەهۆی ئەوەی کە ئەو شوێنانی کە کاری تێدا دەکرێت بڕێنیان زۆر دەوێت و بۆیەش گوژمەی پارەکەی زیاد کراوە. ئەو ڕایگەیان ناتوانرێت کاتێک دیاری بکرێت و کە بڵێن ئەم ڕێگایە تەواو دەبێت بەڵام بۆ قۆناغی دووەمیش ڕەسامەندیمان وەرگرتووە کە کارەکانی دەست پێ بکرێت بەڵام تا ئێستا پارەی پێویستی بۆ تەرخان نەکراوە. ئەم ڕێگای ئەگەر بهاتە تەواو ببووە نەک دەبوو بە بەدیلی ڕێگای هەیبەتسوڵتان بەڵکو ئێرە دەبوو بە ڕێگایەکی سەرەکی و هاوڵاتیان بەم ڕێگایەدا هاتوویان دەکرد بۆ دۆڵی سماقوڵی و دەڤەری ڕاپەڕین و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هاتوچۆ لە نێوان ئەو دوو شارەدا پەچی نەدەکەوت و هاوڵاتیان ناسار نەدەبوون ڕێگایەکی بەم شێوەیە پڕ مەترسی و قوڕ بەکار بێن و کە هەموو ئۆتۆمبیلێکیش لەم ڕێگایەدا دەرناچێت. 3 ڕۆژتر دەگەین بە ساڵی 2026 و دیارنیە ئەخۆ ئەم پرۆژەی کە لە ساڵی 2024 بەردی بناغەکەی دانرات کەی تەواو دەبێت.